تماشاوان برز خوشتوی افدم هوا باش خوشحالین جارکتر هاتینف خدمت وین برز بو پیشکش کرنا خلک کادیج برنامه پیک و جیان افجاره ام الپایتخت کردستان الهفليري برنامه السر خشکو براین ترکمانه خشکو براین ترکمان اتهنا برناس کرن باشیا خوب بروف دوستیا خوب رزگرتنا خول کسین برانبر هروسا کسانین دلسوز بو خاکو ولاتو نشتیمان خو بفرمون دا بزانین هیر دکاریت و پیک و جیانی چنه اتناوا هفلیرا پایتخت دا که چوا اف پیک و جیانه هاتیه برجسته کرن باجر هفليري ايكاج باجرين هري كفنارين جيهاني جهك استراتيجية جبو بيك فيجيانو چالاكين زوربيا ولاتين جيهاني اتكفنو اتنو كجيدا خشكو براين تركمان جي بيكاتيك هري كفنارة كو جياني الفيرا گوزرتكن دمك ديرو دريجة بيكاتيا تركمانان گرينگيو شندستن خو هبويو هيا هرتم پارزگاری کریل سردابو نریتو تیتالن گریدای اب نتوی خوبه تانها جی اب ازمان ترکمانی ات پیون ات کاریم ببیجین هر هموجی زمان شرین کردی ات زانن ایک اش سالو خطن هری پیشچافین خوشکو براین ترکمان گلک گرینگی ددن پروردا زاروکن خواه هر اف ایکه جی بوی صدام کو کمترین کیشه هنه اتناف جواکا کردی دا بختیار گنجک روخوش و قصه شیرین ادبیجید پیکوژیان الهفلیری نکتن اتناف برا کردو ترکمان و پیکاتین دیتر دا هیا بلکو گلک خلق بیانی الویرد جین اتهین دف من جامانا کردی و جلوبرگین کردیشمند کرنو دیفداد بنه هوالت گل من کوردستان بە تایبەتی شاری هەولێر جوانیەکی تایبەتی خۆی هەیە ئەویش ئەوەیە کە پێکەوە ژیان هەیە باشە کاک بەختیارگیان ئەکیت جانابتان لە جێگاکی استراتیجین لە هەولێر وەکو ئیشکردن یعنی ڕوژانە خەڵک سەردانی ئێوەکەتن لە هەموو چین و توێژەکانی ئەم کومەڵگایە بێگومان سەردەریتان چوون لەگەل یەکتر معاملەکەن چۆن قسە خۆشن لەگەل یەکتر ڕێس لە بووچوونە جیاوازەکان ئەگرن لە نەتەوە جیاوازەکان ئەگرن یعنی ئێستا من وەکو دوکاندارێک بڕوا بکە ڕۆژانە یعنی بیانی دێنەکەنە حارە بدێ یعنی ئینگلیزەکان هەموو ینی هەموو دەوڵەتێک وە نەبی برێ بەس ئینگلیز بیتن یعنی ڕووسی دێ فەڕەنسی دێ ئەڵمانی دێ ئەمریکی دێ یعنی هەموو چین و تێژەش تێدا یعنی بڕوا بکە خەڵکێک دێتەکەنە من ئەسلەن لەوانەیە هەر نەزانی ینی پێم بەخۆم پێم عەجیبە کە ئەوەندە مشتاقی ئەوەندە خۆشەویستێکی دروست بووە لە بۆ کورد و بەڕاستی لە بۆ جلوبەرجی کوردەواری باشە کللتور و جلوبەرگ و وەکو بڵێن ئەو شتانەی تایبەت بە خوشکبرانی تورکمان لە لای تو هەیە بێگومان هەیە لە بۆ نمونە ئەو جەمەدانیا برایانی بەرێ ئەوانە برایانی تورکمان دەبن ینی ئەمن بەعوکمیەوەی چارێگە سەدەکە زیاتر لێرەم هەولێر واتە پێکەوە ژیان هلا كل يوم يعني زور قطابق عرب مان هي تركمان هي هروج ويكردي يعني وبكاتن امام بيكو بجين هيز يعني زياواتش دروزنا كدي ام دطان بحرب لقان قصيبكم جطان بكردي لقان قصيبكم يعني ويلي كردينا زمان يكتر بزانين يعني فير زمان يكتر بين حالة كردستانش بخوي ببيكو جيان يعني نايب بدي بتايبتي هولير يعني دبيني هلو بازاري زور كسي دبيني بيانيه هيز مشكله شمانه يعني ويكرديا هم بيكو بجين بتبايو هيد مشكلة شمانة خشكو براي تركمانيش لدر زمانو الهوليرن هم ما بيكو دجينو ورز ما دقنو ورز شان دقن هيد مشكلة شمانة لقريان تركمانا كان طبيعتها شيء زور خوشانية زور باشانية تركمانا كان مسالمن تركمانا كان ناخيان بيزنيا يعني زور إنساني باشن یارمەتی غەریبی دەن یارمەتی کەسەش دەن لێرەکە بێ کابرا کاسبێک بکە یارمەتی دا کابرا مەسەرەن جیرانی بی
یارمەتیدەن زۆر ئینسانی باشن زۆر ڕێک و پێکن چەندەها ساڵە یانی ئەزاد هەر لەگەر برایان ژیانە و هیچ مشکلەکمان نەبووە لە بینی یەکتریمە. شکریە دێوانە هەم مامۆستا و هەم ڕۆشنبیر و هەم کوردپەروەر بەحسا وان هەمی سەربۆرên خۆ دکەت ئەت بیاوێ پێکڤەژیانێدا کو wê dîtiye dirêjahiya temenê xwe. بەڕاستی ئەو وەختی هیچ فەرق و فروق نەبوو. یعنی ئەمە کتمان دەدا عەربانمان دەینا تورکمان یعنی زەواج هەبوو ئەمە لە مەکتەبێ پێکەوە هەموو تەلەبە بووین نەمان دەزانیەوە تورکمانە ئەوە کوردە ئەوە عەرەبە هەموو پێکەوە هەتا من وەختی خۆی لە شێستی بوومە مدیرە لە عەنکاوەی 2 ساڵ ئەوان زمانی کوردیان نەدەزانی دەبا بە ئیشارەت لەگە سنفیە قسە بکەم. بەڵام لە 61 کە عەبدولکەریم قاسم زمانی کوردی کردە ڕەسمی لە مەکتەبەکان 1 2 3 بۆ زمانی کوردی. باشە مامۆستاگیان پێکەوە ژیان وەکو بڵێن مژارێکە لەو مژارانەیە کە بە ئەستەم دەبێت ئینسان کاری لەسەر بکات تا بتوانیت پێکەوە ژیان بینتە هەبووندا. ئەرێ ملەتی کورد چون توانیوە ئەو پێکەوە ژیانە بەرجەستەی بکات وەک قەناعەت لەلایەن دروست ببیتن. خۆی بەخۆی ژیان تەبعەن ژیان فێرە هەموو شتت دەکات. ژیان کە بەردەوامە فێرت دەکات. پاشی بەڕای من هەرچەندە مەسەل مەکتەب زۆر نەبوو ڕەوشنبیری زۆر نەبوو ئەوە نەبوو بەڵام خەڵکەکە ئەو جیاوازیەی لە مابەینی نەبوو. مەسەلە بابی من لەگەڵ جوولەکە چی شەریک بوو. یعنی معناوەیە ئەمە دەبی زۆر پێکەوە ژیانەتی بە قووەتی هەبی لەو ئاستەی. اینجا ئەوەیە بەڕای من حەزیش دەکەن ئەو پێکەوە ژیانە هەر بمینێت چونکە ئەمە هەموو ئینسانین و مرۆڤین. جەنابتان لە کایەی سیاست و شۆڕەشگێڕیش ڕۆڵتان هەبووە وەکو کچە کوردێک. ئەگەر باسی ئەو تەجروبە بمان بکەی لەو کات یعنی وەکو بڵێن لە بیاوی سیاسیدا پێکەوە ژیان چۆن بوو چۆن ڕەنگ دایەوە. ئەمن بەخۆم وەکو کچە کوردێک تەبعەن لە بەغدایە دەمخین لە نەورۆزان کچە کوردەکان هەموو خردەبووینەوە هەتا تورکمانی کەرکووک و هەولێر و خردەبووینەوە ئاهەنگێکی جوانمان لۆ نەورۆزێ دەکرد. ئەوە لە کەنجی 53 تات بێت 6 ئەمن تەقەڕودم کرد 56 ئەوە لەوێ بینەوە ئێرە ئەمێن لە شێستی لە بڵێن پاش شۆڕشی ئەیلول ئەمە هەستان 20,000 تۆ ئیمزامان کۆ کردەوە لۆ ئاشتی لە کوردستان. ئیمزاکان جیران ئەمە با بڵێن باشە ئەو مستەڵەحی ئێستا جەنابەت بەکاردێنی ئاشتی لە بوو کوردستان. یعنی ئەو کات ئەم دەستەواژەیە دەرئەنجامی چ بوو بۆچی باسی ئاشتیتان کرد؟ ئەنجامی یعنی زۆر ملەتی کورد هیچ مافەچی نەبوو. لە هەفتای کە گوتیان بابەنە لا مەرکەزی ئەوە هەمووی ساڵێک چونە خەیان پەشێمان بوونەوە. ئەو زامان ئیستیهادی ملەتی کورد بکەن بە هەموو زۆرێک. لەبەر ئەوەی ئەمە نەمانویست چیدی کا شەڕ بکەویتە ناو کوردستان و باب و برامان و خزم و کەسم و هەمومان یعنی لە ناو بچی لە بەلاش. یحیا ئەربیلێ تورکمان و کارێ زێڕینگریێت کرد. دەستنڤیسێک جوان هەیە. بەحسا کارێ خۆی زێڕینگریێت کرد کو بوودەمێ 25 ساڵانە دوێ کۆلانێدا پێکڤەژیانە گەلک جوان ئەدبینیت ناوبەرە هەمی پێکاتەیاندا. بەڕاستی ئەمە ئەسنافەکی زۆرین لە شاری هەولێردا وەکو تورکمانەکان و ئەمن نزیکە 25 ساڵە لە بازارم و هەروها برایەکانم و خاڵەکانم و بنەماڵەکەمان بەگشتی نزیکە 6 ساڵە لە بازار زێرنگرانین و هەروها لەگەر برا کوردەکان و هەروها لەگەر هەموو ئەسنافەکان لەگەر هەموو لوغاتەکان و چینەکانیشدا هاوکاریمان هەبووە تێکەڵاویمان هەبووە پێکەوە ژیانێکی زۆر باشمان ئەگەر ئەو هاوکاریی جەنابەت باس دەکەی لە بینتان دروست بووە ئەگەر هەندێک وردی بکەینەوە مەبەستت لە چییە لە هاوکاری؟ هاوکارێکی ئەوەیە لۆ نمونە پێویستیان بە شتێک هەبێت ئێمە بە هەموو شتێک حاضرین. بۆ نمونە ناحی ناخۆشیەک میتەنە هاوکاریان دەبین لە خۆشیەکاندا لەگەریان بەشدارین لە خۆشیەکان مەبەستم لە مناسەباتەکان لەگەریان بەشدارین. لێرەدا ئێمەمانە
هیچ جیاوازێک ناکەین لە نێوان لە هەموو چینەکان و لە هەموو قومیاتەکانیش و لاحی ئینسانی ئێمە بەڕاستی هەمووان یەکشتین و هاوکاریەکی بەدڵ هاوکاری یەکتر دەکەین و زۆر خۆشحاڵیشن بەڕاستی ئەو جیاوازیە لەوان لاحی هزر و عادات تەقالید و کولتورەوەش بەڕاستی شتەکە جوانتر دەکات. خوشک برانی تورکمان لە هەر جێگاک بژین لە هەر گەڕەکێک جیرانێکی هەبیت کەسێکی لە نزیکی ئەو بیتن يعني ئەویش فێرە لغەتی تورکمانی بووە زمانی تورکمانی ئەوە چ دەگەینیت ئەوە دەگەینتن کە علاقەتان ئەوەندە تند و تۆڵە لەگەل یەکتر بووە بالضبط وە خاستن لغەی تورکمانی کە دەرێن هەولێری برا کوردەکانیشمان کاتی خۆشی بەڕاستی لەگەڵ تێکەڵاوبوونەکەی بزر دەبوون چیهان کوردە چیان تورکمانە لەبێ هەستیان بۆ شتێ نەدەکرد خاستن لاحی هاتوچۆ ئاعیلی ئەوانە ژنیان لە یەکتر دەخواست ژنیان لە یەکتر دەدا بەگشتی بەڕاستی هیچ جیاوازێک نەبووە لەبێ کولتورێکی زۆر جوان لە هەولێر خاستن بەتایبەتی هەولێر شاری هەولێر شاری پێکەوژیانێکی تا ڕاستەقینێکی تەواو جوان خاڵس کچا کەساتیەک ئازا و چافنەترسە دایکا مامۆستا جوانێ هەولێرێ ئێکەم کچا کورد بووە کو ساڵên 1934 چوویە بەرخاندنێ ئەت قوتابخانەکێدا خوێندیە کو پێکاتەیە ئەوێ قوتابخانێ پێکاتبوون کورد و تورکمان و جیهیان هەمی ئەب هەفرا ئەت ناوا وێ قوتابخانێ داد خاند وەکو خوشک و برا داکم ڕاستە یەکەم قوتابی بووە یەکەم مامۆستای هەولێری بووە کە چووتە بەغدا خوێندیتی حتا کە گەڕایەوە کە بووە مامۆستا لە هەمان قوتابخانە مامۆستاکان هەبوون مەسیحی بوون عەرەب بوون لە مووسڵ هاتبوون یەکەم مامۆستا لە مووسڵەوە هات قەدریا حەسەن یعنی لە مووسڵەوە هات مسلاوی بوو یعنی ئەو فەرقە نەبوو مابێن ئاینی و نەتەوەیی هەموو پێکەوە دەژیان حتا کە ئەو قوتابخانەی کە لە قەڵاتێک کراوە کە داکم چووە ناوی جەنابی مەجید یعقوبی محافظ بوو پاش ئەوەی لە کۆتا 27 کە گردیەوە پێشتر جەنابی ئەحمەد ئەفەندی بوو ئەوەی مدەتی خەڵاس بوو ئەیدی پاشی بوو ئەو قوتابخانەکەی کردەوە لەبەر ئەوەی دوو کچی ئەوەیە ئەو تورکمانی کەرکووک بوو عەرەب مەسیحی ئەوە هەموو پێکەوە دەژیان یعنی کاتی خۆی لەسەر قەڵات پێکەوە ژیانێکی زۆر جوان هەبوو لە بینی تورکمانەکان و کوردەکان و ڕەنگە کاتێک لە کاتەکان جووەکانیش لەوێن دەربن یان پێکاتەکانی تر لەوێن دەربن ئەگەر باسی ئەو پێکەوە ژیانە بکەی ئەوەی لەسەر قەڵات هەبوو کاتی خۆی ئەوی جێم لێ بوو وەختی خۆی لە داکم و بابم حتا لەگەڵ جووەکان هاتوچۆیانە بوو دکتۆرێک هەیە نەزانم ئێستا ناوەکەم لە بۆ نایە زۆر لەگەڵ یعنی بابم برادر بوو ئەو مەسیحیەکان هیچ یعنی جیاوازی نەبوو بەڕاستی چونکە ئەمە هەموو فەرمانبەر بوون بابم و باپیرم و بابی باپیرم ئەوانە یعنی زۆر لەگەڵ میلەتەکە نێزیک بوون یعنی لە بەغداد بە فکرمە ڕۆژێک لە مەکتەب هاتمەوە دەبینم پێشدەرکەمان قەڵەباڵغا گوتم چییە گوتی مەلا مستەفا هاتی تەماڵتان گوتم بریا ئەو نییە بەس میێوان هاتو بکن بابم جلکی کوردیان لەبەر کردبوو وەیان زانیە جەنابی سەرۆک بارزانیە هەموو کامیرەیان هینایە ئێمە ئەوەیە عەرەبیش کوردیان خۆش دەوێت هیچ جیاوازی نەبووە مابین کورد و تورکمان و عەرەبیان ئەوە هیچ پێکاتەکانی تر پێکاتەکانی دیکە من باش بە حاڵی خۆ مامۆژنم لە نەتەوەی تورکمانە و ئەو پەڕی ڕێزیش لە نەتەوەکان لە هەموو ئاینەکان لە هەموو کولتورەکان لەناو شاری هەولێردا ژیاوە بە تایبەتیش شاری هەولێر من هەمیشە بەو شێوەیە سەیرم کردووە وەکو بەلەمی حەزرەتی نوح وایە جێگای هەموو خەڵکی تێدا بۆتەوە من هیوادارم ئەو ئاشتی و ئەو ڕوحیەتە پاکەی کە لە نێوان کورد و نەتەوەکانی تر هەیە زیاتر پتە ببێت و ئێستا نزیکترین جیرانم کە دیوارمان بەیەکەوەیە
تورکمانە قەت ڕۆژێک لە ڕۆژان هەستم بۆی نەکردووە ئەوە لە نەتەوەیەکی ترە بگرە لە کاتی تنگانە بەهاناشیان چوینە ئەوانیش بەهانای ئێمە هاتن گەنجی کورد پێویستە ئەو کەمە نەتەوەیان هەیە کە وەکو برا لەگەڵ کورد لە ناو کوردستاندا دەژین زمانەکانیان کولتورەکانیان دابنێریتەکانیان هەموو لە یەکتر نزیک ببنەوە فێر ببین کە چۆن مرۆڤ لوتکەی مرۆڤایەتی ئەو ژیانەیە کە تۆ هەست بەوەی نەکەی کرد ئەوە لە پلەی چەندە و ئەوە لە پلەی چەندە. ڕاستە من یعنی تەمەنم بچووکە بەڵام یعنی لە داک و داپیرانمانەوە لۆمان ماوەتەوە کە دەجێڕنەوە مەسەلەن زۆربەی دڵ و دراوسەیەکان لەگەڵ یەکتری تێکەڵاو بووینە کە هەیە حەرەب بووە هەیە تورکمان بووە بەس یعنی لەبەر ئەوەی کە پێکەوە زۆر تەبا بوونە و تێکەڵاو یەکتری بووینە زۆربەی زمانەکانیان زانیوە و هەروەها یارمەتیدانی یەکتر ڕێزیان مافەکانی یەکتر گرتووە و هەروە ئێستاشی لەگەڵدا بەعنی زۆربەی کەسەکان لەوە زیاتر تێگەیشتوونەکە هەنی زیاتر ئەو مافانە یەکتر بپارێزن و ڕێز لە یەکتر بگرن و زیاتر فێری زمانەکان یەکتری بن. مامۆستا سەباح ڕێڤەبەرێ قوتابخانەیەکێ لە هەڤلێرێ کو قوتابخانەوان پێکڤەژیانێک جوان ئەلوێرێت هێت بەرجەستەکردن ئەت ناوبەرا کورد و تورکماناندا بەحسا هەند سەرهاتیان دکات کووان وەکو تورکمانان ئل ساڵێن هەفتەیە چەوە هەفکاری بۆ پێشمەرگە و خەلکێ لێ قەومایی پێشکەشت کرد شان بەشان برا تورکمانەکان و برا کوردەکان و برا مەسیحیەکان ڕێی سەربردەی زۆر هەیە هەنی لە کۆڵانێکدا ماڵ هەبووە چوار جیرانی هەبووە هەرێکە لە نەتەوە ببوونە بەڵێ بە هیچ فەرق و جیاوازی لە ئاینزایەکان پەیوەندێکی گەرم و گۆڕ پەیوەندێکی زۆر گەرم و دووستاتێکی خۆش دانیشتنی گەرم و زۆر ئەو ڕەنجی دایتەوە تاوێکە ئێستاکە لە هەولێرێ ئێستا ئیشاڵڵا ئەمەش وا شانازی پێوە دەکەن قسەی بێگومان لە کوردستان بە گشتی ئەگەر تایبەتی باسی هەولێر بکەین یعنی ئەوەندە پێکوە ژیانێکی قۆڵ هەیە تەنانەت لە بیری خۆی دەبات کە نەتەوەی چییە ئاینی چییە گرنگەوەیە هاونیشتیمانینە لە کوردستان ئەژین پێکەوە بە خۆشەویستی بێگومان ئەوە طبعی سیمایەکی هەولێری جوانە ئێستا تو مامۆستای لە قوتابخانەیەک ڕەنگە زۆرینەی ئەو قوتابخانە وەکو قوتابی وەکو مامۆستا کورد بن یان پێکاتەکانی تر بن زۆربەی نەتەوەکانی تێدایە یعنی قوتابیمان ئێستا ئەغلبی من زۆر دوو جۆرە خوێنە لە قوتابخانەکەم هەیە قوتابخانەی بەخۆی تورکمانیە زۆرێکیشمان کوردی هەیە زۆر هەستان کردووە کە جیاوازیەکە لە بینی ئەو نەخێر من زۆر جارانش باسم کردێ ساڵانێک پێش ئێستا قوتابخانەکەی ئێمە سێ خوێندنی ئەستۆ گرت بوو تورکمانی کوردی و عەرەبی زۆر بە ئاسانیش ڕاستە خوێندەکەمان بەڕێوە کرد و ئێستاش دراسی کوردیمانێ خوێندنی کوردیمانێ خوێنی توشمان زۆر باشە هەندێ سەربور هەندێ سەرهات ئەو شتانەی ڕوودایە لە بینتان لە ڕووی پێکەوە ژیانەوە شتێکمان بەڵێ سەرهات لەبیر من کاتی کە مناڵ بووم لە ساڵانی هەفتەیەکان سەربردەی ناخۆشە و بە تایبەتی بە تەهجیرکردن و بە ئەنفالکردنی بەڵام پەیامی دڵخۆشکەریش لەناوە حتمما قەزمەوەی پەیامە دڵخۆشکەرەکە لە ڕووی پێکەوە هاتنەوەی خەڵکانی هەولێر لە بۆ ئەم منەتە قوربەسەرەکە ئەنفال کرابوو کاتی بەدزی بە شەوانە لە باو بازاڕێ ئەو هەولێرە کە ئێستا لەو شوێنەی کە دانیشتینە ناو قەیسەری هەولێر
پارە کۆمەک بەدزی خڕدەکراوە لە بۆ پێشمەرگە دەدرا دەناندرا ڕاستە ئەوە شایدی زۆریش لەسەر ئەو زۆر باشە دەستان خۆش بیتن دەمەوێتن کوتا پرسیار ڕاستەی جەنابەت بکەم ئەکیت لە هەموو بیاوەکانی ژیاندا پێکەوە ژیان لە ناو هەرمی کوردستان لە ناو ملەتی کورد بە گشتی ڕەنگی دایتەوە ئەگەر باسی پرۆسێسی سیاسەتیش بکەین لە ناو سیاست و سیاسەتمەدارانیش خوشکبرەکانی کورد و خوشکبرەکانی تورکمان ئەو پێکەوە ژیانە ڕەنگی دایتەوە ئەگەر باسی ئەو پرۆسێسەش بمان بکەی زۆر سپاس طبعی سیاسیین تورکمانەکان ئەمە ناو هەولێر 15 قوتابخانەمان هەیە بە زمانی دایکدەکرێ بە زمانی تورکمانی وەروەها لە پەرلەمانی کوردستان 5 ئەندام پەرلەمانمان هەیە کەوا لە لیستە جیاوازەکانی تورکمانینە طبعی سیاسیێنیش ئەو حقوقە و ئەو مافانەی کە دراوەتە تورکمانەکان بە تایبەتی لە هەولێر ئەمە شتی باشتر چاوەڕێ دەکرین ئینشاڵڵا لە سیاسەکانمە بە تایبەتی بەڕێوەبردننی هەرێمی کوردستانی لەلایەن جنابی سەرۆکە و سنەوکی حکوومەتە سەرۆکی هەرێمە طبعی هەنگاوەکی زۆر باش دەنێن بەرە ڕووی تورکمانەکان طبعی بە شەریکی ڕاستەقینەمان دەزانن. دەما بەرنامەی پێکڤەژیانم چینەت ناو شارên herêma Kurdistanê da dîmenên gelek ciwan û balkêş di buwarê pêkvejiyanê de em bînîn. Ev ro wextê em di nav şarê hevlêra paytexda sebaret mijara pêkvejiyan et navbera xuşk û birayên Turkuman û pêkhatên dîtir el herêma Kurdistanê dîmenên gelek ciwan û balkêş me dîtin. Hêviya me ew e ev pêkvejiyane hera berdewam bîtin, her dige şêda bîtin, roj bi roj em bişên me sîngekê berfireh û sîngekê mezin hebîtin edgel hemû pêkhatên dîtir edgel hemû dîd û bûçûnên ciyawaz. Vêre em dên guhêlên jêr çavdêriya Xwedayê mezin û dilovan Xwedê me hemiyan biparêzîtin ev pêkvejiyane jî hera berdewam bîtin her dige şêda bîtin.